لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زیادەڕۆیەکی زۆر لەلایەن بەرپرسانی حیزبی و حکومی و بەشێک لە هاوڵاتیانەوە کراوەتە سەر زەوی و زاری حکومەت و مڵکی گشتی لە هەرێمی کوردستان. لە دانیشتنی یاسایی خۆیدا پەرلەمانی کوردستان پرۆژە یاسای زیادەڕۆیکردن لەسەر مڵکی دەوڵەتی پەسەند کرد و دوای واژۆکردنی لەلایەن دەستەی سەرۆکایەتی پەرلەمان یاساکە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بەپێی پرۆژە یاساکە لەمە دووە هەر هاوڵاتی و لایەن و بەرپرسێک زیادەڕۆی بکاتە سەر زەوی و زار و مڵکی دەوڵەت ڕێکاری یاسایی توندی بەرامبەر دەگیرێتە بەر. ئێمە لە حکومەتی هەرێمی کوردستانەوە چەندین ڕەشنووس یاسامان ئامادە کردبوو. ئێستا بە خۆشبەختانەوە ئەو ڕەشنووسەیە کە لە وەزارەتی شارەوانیەوە ئامادەکرا بوو بە هەماهەنگی لە گەلێژنەی ئاوەدانکردنەوە و شارەوانی پەرلەمان دیراسەتە چی تەواوی کرایە و ئەوڕۆ وەک دەبینن لە قاعەی پەرلەمان بورگەکانی یەک بە یەکەی دیراسە لەسەر دەکرێت. هەروەها چەندین لیجانی تایبەت بە بڕیار سەرۆکایەتی هەرێم دەرکرا بۆ ڕێگریکردن لەسەر پێچیەکان و بەڵام هەروەک ئاماژەم پێدا لەبەر ئەوەی پێویستی بە پاڵپشتێکی یاسایی هەیە کەوا قانونێکی تایبەت هەبی بتوانانی ڕێگری بکات لەسەر پێچیەکان ئەوڕۆکە لە قاعەی پەرلەمانی لەگەر ئەندامانی پەرلەمان و وەزیرە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی ئەو ڕەشنووسە یاسایی کە ئامادە کراوە گفتوگۆی لەسەر بکرێت و بڕیار لەسەر بدرێتنەوە بکرێتە بوار جێبەجێکردن. پەرلەمانتارێکی کوردستانیش دەڵێت پرۆژە یاساکە کەم و کورتی تێدایە چونکە بە هیچ شێوەیەک باز لە سزادانی ئەو کەسانە نەکراوە کە لە پێشووتردا زیادەڕۆییان کردووە بەڵکو یاساکە تەنها بۆ سزادانی ئەو کەسانەیە کە لە داهاتوودا مڵک و ماڵی گشتی داگیر دەکەن. ئەم پرۆژێ زۆر گرنگە کە ئەمڕۆ لە پەرلەمان مناقشەی لەسەرەکرێ بۆ ڕاگرتن و وەستاندنی ئەو زیادەڕەویانەیە. بەڵام تێبینیە کە لەسەر پرۆژەکە هەیە ویژەوەیە کە ئەم پرۆژەیە حکومەکانی ئەم یاسایە بۆ ڕابردوو نیە بەڵکو بۆ داهاتووە لە ئەمڕۆ بەدواوە کە یاساکە دەرەچێ ئەو زیادەڕۆیانە ڕاگیرێ. بەڵام پرۆژەکە گرنگە بۆ ئێستا وە دەکرێت ئێمە لە داهاتووە پرۆژەی ترمان هەبێ بۆ ئەوانی کە لە ڕابردووە کراوە و ینی زیادەڕۆیەکان ئەوەی کە لە ڕابردوو شەکراوە ئیجراعات بەرامبەریان بکرێت. وەزیری شارەوانی حکومەتی هەرێم ئاماژە بەوە دەکات کە جگە لەو یاسایە دوو ڕەشنووسی دیکەی یاسا لە ئەنجومەنی وەزیران ئامادەیە بۆ ڕێگریکردن لە تەواوی دەستدرێژیکردنە سەر مڵکی دەوڵەت و بەپێی جۆر و چۆنێتی زیادەڕۆیەکان سزادان دیاری دەکرێن. بەزەبت ئەوەی ئامانجی دەرچوونی یاساکە ئەوەیە ڕێگریکردنە لەسەر زەوی و ماڵ و مڵکی دەوڵەت کە سەرپێچێکی زۆری لەسەر دەکرا ئێمە بتوان ڕێگر بنە بەردەمیان و چەندین ئەکید سزای لەگە خۆی دەگرێتن بەو یاسایانە. لەگەڵ ئەوەش لە ئەنجومەنی وەزیران دوو ڕەشنووسی یاسای تریشکاری لەسەر دەکرێت بۆ معالەجەکردنی ئەو یاسا ئەو تەجاوزاتانەی کە هەیە. لەسەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان زۆرترین پێشێلکاری یاسایی و زیادەڕۆیکردن بۆ سەر زەوی کوشت و کاڵی و مڵک و ماڵی دەوڵەت لەلایەن خودی بەرپرسانی حیزبی و حکومی یان ئەو کەسانەوە کراوە کە بەرپرسانی سیاسی و حیزبی پاڵپشتیان لێ کردوون. هاوکات چەندین جار لە ڕێگەی پەرلەمان و دادگاکانەوە هەوڵ درراوە بە یاسا کۆنتڕۆلی ئەو زیادەڕۆیانە بکرێت بەڵام بێباکی و کەمتەرخەمی حکومەت و دەسەڵاتی جێبەجێکردن هۆکار بوون بۆ بەردەوامیدان بە یاسا شکێنی و زیادەڕۆییەکان.